ئەندە سعید شێخ لەتیف دانساز لەدایک بووی ساڵی 1948 لە گەڕەکی سەرشەقام. باوکم کەسایەتێکی ناسراوی شار بوو کە لە زگەڵ زوڵبەی کەسایەتی شارەکەمانە ئاموشۆ و ناسیاوی هەبوو. لەوانە شێخ محمودی نەمر، شێخ علادینی بیارە، پیرەمێردی نەمر و مەلا عەبدولکەریمی مودەڕیس و چەندەها کەسایەتی تر. و کوڕەزای شێخ عەبدولقادری مهاجرە، باپیرم شێخ عەبدولکەریمە، بەس باپیرە گەورەم شێخ عەبدولقادری مهاجرە کە بەهۆی هەندێ کێشەی مەزهەبی لە ساڵی 1867 زاینی بەهۆی شەڕێکەوە پێیان نەبوو شەڕی کاروانسەرا، یعنی مەجبور بوو کەوا سنە بەجێ بێڵێ، خۆی لە سنە دانیشتوو سنە بوو، بەجێ بێڵێ هات بۆ سلێمانی و لێرە لە مزگەوتی خوارباخەکەی خۆمان مزگەوتێکی لێ بوو، مزگەوتی عەلی نیزامیان پێوت، لەوێ چەند ساڵێک مایەوە بە دەرزبوتنەوە و ئیشی زانستیەوە خەریک بوو. بەڵێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر باسێکی گرنگی مێژووی بکەین، ئەویش قسەکردنە لەسەر کەسایەتی دیاری شاری سلێمانی شێخ لەتیفی دانساز و نەوەکانی و ژیان لەناو ڕووداوەکانە و پەیوەندی لەگەڵ کەسایەتی سیاسی و ئاینی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەکانی ناوچەکە هەروەکو لە پێشەکی بەرنمەکە ئاماژەی پێکرا. ئومێدەواری نەم بەرنمەیە بەشێک بێ لەو بەرنامانەی ترکە باسە ڕووداوە مێژوویەکان و ژیان لەناو ڕووداوە مێژوویەکانە ئەخاتە ڕوو. ئەویش بەرنمەکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر سعید شێخ لەتیف دانسازەکە کەسایەتێکی دیارەوە خاوەنی کۆمەڵە بەرهەمی نووسینەوە لەناو بەشێ لە ڕووداوەکانە ژیاوەوە لەسەر ژیاننامەی شێخ لەتیفی دانساز نووسینی هەیە و بڵاوکراوەی هەیە و جیاوازەوەی کاری پزیشکیەکە کارکتەرێکی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و زانستیە. خۆشحاڵین دکتۆر لەم بەرنامەی گفتوگۆ لەسەر باسێکی گرنگکەین کە لە ناو ڕووداوەکانی شاری سلێمانیە ژیاوە نزیک لە مەلیک مەحموود ئەویش ڕەحمەتی شێخ لەتیفی دانسازە. کورتەیە کردووە ئاماژە پێکرد لە سیڤەکەی خۆتان لە پێشکی بەرنمەکە باسی بنەماڵی خۆتان کرد، کاتی خۆی ئێوە لە سنەوە هاتوونەوەی شێخ عەبدولقادری مهاجر، چۆن بۆ لە سنەوە ڕووتان کردوەتە سلێمانی؟ وەکو وتم شەڕی مەزهەبی هەبووە لەوێ، تر شێخ قادر لەوێ طبعاً نفوزێکی هەبووە دیارە بنسبەت شەڕی مەزهەبی ئەوەی تر هینی مەزهەبیەوە بەعزێک محارەبەیان کردوون و بەعزێکیان لێ کوشتون و ئەمانە، ئیتر ئەو لەگەڵ سێ برای چوار برابوون، هەر چواریان کوڕی حاجی شێخ سەعیدی تەختیە، ئەویش هەر لە مەدرسەی دارالإحسان، یعنی لە مزگەوتی دارالإحسان وەکو کولیەی زانکۆیەکی ئەم زمانەی ئەو زمانەوە بووە، وەکو کولیەوە بووە، هەموو ئەو کەسایەتیانی کە تۆ ئەیان ناسی زۆربیان لەوێ وانەی زانستیان خوێندووە. اینجا کە ئەو کێشەیە بووە هاتووە لە سلێمانی لەگەڵ براکانیا ئەم لێرە ماوەتەوە، ئەم دوای کە کێشەکە تۆزە ئارام بۆتەوە ئەوان گەڕاونەتەوە بۆ. باشە، سنەیە کە کورد بووە هەمووی سونە نشین و ئەمە هەموو وەکو کورد باسەکەن لەسەر مەزهەبی ئیمامی شافعین، کێشەکە ئەبێ یعنی ناوەڕۆکی کێشەکە لەسەر چی بێ؟ ئایا پەیوەندی بە مەزاهیبی سونە و شیعەوە یا مەزاهی بە جیاوازە فقهی نەکات؟ ئەبێ وابێت لەسەر ئەوە بووە. باسی مزگەوتی دارالإحسانت کرد، ئەو کاتانە بووە کە حەزەتی نالی لە سنە بووە لە مزگەوتی دارالإحسان؟ عەرزی بە خزمەت دەکەم، نالی مەولەوی یعنی مەلا خزری نالی لەگەڵ مەلا عەبدوڕەحیم مەولەوی لەگەڵ مەجموعەیەکی کە هەموو سەردانی ئەویان کردووە، حتا سێ کوچکەی بابان کە مەشهورن بە سالم و کوردی و نالیۆمانە، هەموو لەوێ دەرسی دینیان خوێندووە لای باوکی شێخ عەبدولقادر. شێخ عەبدولقادریش لەگەڵیانە بووە، لەبەرەوە شێخ سەعیدی تەختی. شێخ سەعید تەختی، بەڵێ،
خۆشی وازام سەرۆکی عولەماکانی سەرۆکی عولەماکانی منطقەی هەموو کوردستانی سنە بووە و منطقەیە بووە و تەنها ئەو لەگەڵ مستەفای تەختی کە بە باپیری ئەوان ئەرژمێرێ بە دوانە توانیانە حەج بکەن چونکە حەج ئەوسا بە چەند مانگێک توانیانە بچن ئەگەر بیخوێنیتەوە لە بنە ماڵەکانە بەس مستەفای تەختی لەگەڵ محەممەد سەعید تەختی ئەو دوانە حەجیان کردووە ئەوانی کەس نتوانێت بچێت ئەگە سەیری مێژوش بکەین ئێمە لە مێژوە لە میرشینی ئەردەڵانیشە مەستورە خانمی ئەردەڵانی ئەویش بۆ خۆی هیجرەتی کرۆ هاتوو بۆ سێمانی تەنانەت لێرە کۆچی دوایی کردو بەڵێ تر خۆی شێخ عەبدولقادر کە لێرە ماوەتەوە تەمەن زمانی کێ بووە زمانی کاگەحمەی شێخ بووە اینجا دەست و پێوەنی ئەو وەختە بەر پرسانی ئەو وەختە هەموو چوون بە پیرەوە کە هاتۆ بۆ ئێرە و زانیوانە ئەوەیە بۆ ئێرەمانە بۆ ئەی بمێنێتەوە و مەجبور نەبێ بگەڕێتەوە نامەیەکیان نووسیوە بۆ سوڵتان عەبدولحەمید بۆ ئەوەی کەوا توانێت لەباری داراییەوە یارمەتی با و ڕاهین موچەیەکی بۆ ببڕێتەوە توانێت بمێنێتەوە و تر دیارە جوابیان ناوەتەوە و توانیویەتی لێرە بمێنێتەوە و کەوتۆتە دەرس خوێندن و ئەم شتان هەڵبەت سوڵتان عەبدولحەمیدی دووەم هاوکاری کردووە بەڵێ ناڵم لەم ناحیەوە هاوکاری و نامەکەش لە کتێبەکەی مەلا عەبدولکەریم مدەڕیسان دەقی نامەکەی بنەماڵەی زانیاران بنەماڵەی زانیاران بە درێژی نامەکەی نووسیوە دەقی نامەکە ناوەڕۆکێک لە نامەکەت لە بیرە بەڕێزت بۆ بینەران باسیکەیت بەخوا لەبیرم چی هەرەوە نەیاڵەیە شیخ عەبدولقادری موهاجیر پێتان ڕاگەێنین کەوە هاتۆ بۆ سلەیمانی لەبەر باری ناهەمواری خۆی ئەگەر یارمەتی نێن مەجبورە بێ بگەڕێتەوە بۆ سلە ئەو جوابی هاتەوە دیارە هینی بۆ دابی دەکەن و لە سلێمانیە مێنێتەوە اینجایتر ئەو تەبەن لەگەڵ وەکوتم لەگەڵ مەولەوی یا مەلا عەبدولڕەحیمی مەولەوی کە ئەو یە بۆ سلەیمانی کۆچکردنی ئەو بۆ سلەیمانی مەلا عەبدولڕەحیمی مەولەوی بەرەوەی هاوڵی بووە غەزەلێکی دوور و درێژی بۆ ئەنووسێ بە زاراوەی هەورانی کە ئەڵێ چی سەیری ئەمە ئەڵێ غەزەلەی بۆ نووسێنێرێ بۆ برای کە محەممەد جەسیمە برای عەبدولقادر بۆ ئێنێرێت کە بیخوێنێتەوە ئەڵێ چی تەدریس و تەقدیس تەمجید بێدەنگن یعنی سنەوای لێ هاتووە لەبەرەوەی ئەوی لێ نەماوە حەسارەی تەقریر تەوحید بێڕەنگن پارچەی تەئلیفات شێخی موهاجر گرانن نیەن مشتری و تاجر كشف الغطاء صدر محمد جسيم طبعا كشف الغطاء أمريكا لكتابكانش عبدالقادر غنشي نشكفتن بيشنوي نسيم يعني أمنه هنري نسي ولو شعرها لو محمد جسيم الله يرى بيشنوي نسيم شنوي نسيم مصير شمالة نسيمش براي دوهم براي سيهمي شي عبدالقادر نسيمي هي جسيمي هي عبدالقادر خوشي يعني هو جوان هنا تنجي على شيء بنازن كتاب عطاي دولتين عطاش ودولتين كتب كتابك يعني زور عجائبناته ينرزان قطري خم چن عين وعين تفاوت نين تجدا جما بين شبهي شين وسين مثل عين وغين اما انا بجواني باس كردوا انجا كاتك وفاتي كردوا شيخ عبدالقادر محوي محمد عثماني باڵخی کە محوی ناوە ئەویش لەبەرەوەی هاوڕێی بووە ئەم هاتووە بە فارسی شعرێکی لەسەر کۆچی دوایەکەی نووسی لەسەر کۆچی دوایی شێخی مهاجر ئەڵێ چی کەس نەمیپورسەد زلالەیە داغدار کیستی یعنی مەقسەی لەوەی وەکو وایە لالە و ڕۆشنایی لە سنە نەمابێت لەبەر ئەوەی مرد یعنی بەرەوەی ئەوە فاتی تر خامۆش بووە یا نرگسی خیرەیە چەشمی انتظار کیستی الصبا یەک پرسش کن کین هەمێ شام و سەحەر بیقرار از زلفی مشکوبار کیستی اینجا ئەمە دوور و درێژە بەس لە ئەخیرەکەیە ئەوەی کە گرنگە باسیکەین لە کۆتایەکەیە ئەڵێ ئەز دەمێ تیغی حەسەد بە سنبەل بووەت ئەنقا بە قاف گەر خەبەر
گیرە تو ئەی مەحوی شکار کیستی اینجا لێرە یەک راوەی ئەخیرەکەی کە ئەمە دەلادر لەسەر تاریخی وفاتی شێقایرەکە بەم شعرەی ئەخیری ناوی کتێبێکی لە ناوی کتێبێکی دەرکردووە 1303ەکە کە 1303 هیجری ئەمە کۆچی دوایی شێقاری مهاجرە هەڵێ چی بعد مردن ئز غبارات ئەمە یەکێ لە کتێبەکانێتی میدات بووی عەبیر بووی عەبیر کتێبێکی کردە کابێتە ئەو مردووە کاتە لە بووی عەبیر دەرەکە کە لە بووی عەبیر دەرکرد ئان زمانی دانستەیە گەردی خاکستار کیستی یعنی وەکو خۆڵەمێشی لێ خاکستار تەمە خۆڵەمێشی اینجا ئایترەوە ئەگەر سەیری بکەی یعنی دوور درێژە 16 دێر زیاترە اینجا ئەو بیزەبت چووە ئەو هینەی بەهینی ئەبجەدی هێناوەتی ئەو دوو ناوی کتێبەی لە یەک دەرکردووە بالضبط 1303 باش ئەو کاتی کە دێنە شاری سلێمانی شێخی مهاجر دێتە سلێمانی ئەو کاتانە کێشەی و ناکۆچی نێوان تەریقەتەکان نییە لێرە هیچ شتێ نەبووە نەوەڵا لێرە بە خۆی دانیشتووە ئیسراحات گرفتێکی نەبووە گرفتی نەبووە دوای ئەوە نەوەکانی شێخ عەبدولکەریم و دواتر کوڕی شێخ عەبدولکەریم باوکی ڕەحمەتیت اینجا ئەوان لە سلێمانی یابن بە هەمان شێوە خەریکی تەدریس و بەڵاوکردنەوەی زانست و خوێندن و وڵایتر ئەوە بەنسبەت بەڵێ بەنسبەت سەرقاڵە بن لە سلێمانی یاخود تێکەڵە بن بۆ خۆی بە کۆمەڵی ئوموراتی تری دنیایی ناوچەکە وەڵا ئەزانی چۆنیسە مەسەلەن بەنسبەت ئەگەر سەیری شەجەرەکە بکەی شێخ عەبدولقادر طبعا شێخ ئەحمەدی هەبووە شێخ ئەحمەدی هەبووە شێخ ئەحمەد کوڕێکی هەبووە ناوی عەبدولغەنی بووە عەبدولغەنیش مەسعودیە بووە یعنی کوڕەزای شێخ عەبدولقادر چووە بۆ میسر باشە لە میسر ژیاوە لەبەرەوە مەسەلەن ئەم کتێبەی کە تۆ ئالێرا ئەیبینیت من هێناومە لەگەڵ خۆم ئەمە كتابي تقريب المرام في شرح تهذيب الكلام أما محمد فرج ولا بلى أما بوقتي خوي بيبيني بيخويني تو سيدي كي بعالتي طبعا كراوة أما لجامعي أزهر لو طبعا كراوة محمد فرج الله كي خلقي مريوانة لو دراسي دكتوراه وماني خوين بيتر هاتوا لسر أم كتابة دكتوراه كي هنا لا کۆتایی 600 لاپەڕەیە زۆرە لە کۆتایەکە ئەگەر ببینیت محەممەد عەبدا شێخ محەممەد عەبدا لەگەڵ محەممەد جسر تەرابولسی ئەوە شاعیرێکە بە شعرێکی عەرەبی باسی محەممەد سەعید تەختی و شێقایری کردووە و محەممەد عەبدە ژووتێتی ئەوەی ئەوێ دراسی دکتۆرا بخوێنێ بێت لە جامعە ئەزهەر ئەم کتێبە ئەبێ بخوێنێتەوە بەڵێ نووسەتی نووسیوە هامشی بۆ نووسیوە لێرە لە نهایەتی کتێبە پاشگیری کوردستانی پێوەیە ئەوە شەری ئەو کاتانەیە بەڵێ لە ناوەکەیە لە ناوەکە بەڵێ کوردستانی ئێستا من ئەمەم چۆنم دەستکەوت نووسیم شێخ عەبدولقادر السەنەند و جیل کوردستانی یەکسەر بۆم هات لە گوگڵ بردم لە بازار بە LCD بردم لە بازار لای خۆتان نەبوو 6 نووس نەخێر 6 نوسخەم لەسەر طبع کرد لە بازار و تەجدیدم کرد من خۆم تەجدیدم کردووە اینجا لەسەر ئەو ئەساسەش ئەگەر ڕێگەم بدەیت لەگەڵ ئەم ئەساسە سێریکە ئەمە بۆ کردووی بەوەنراوە شێخی مهاجر با پیر گەورەکەم فەرزەندەی شێخی سەعیدی تەختی مامۆستای مزگەوتدار ئیحسانەکەم لە سولەیمانی جێگیر بوو تەختی مامۆستای زانای کوردستانەکەم سەرچاوەی عیلم و زانین و هەستی محەممەد عەبدە و شێخ تەرابولسی گەواهنامەنە بەڵگەنەویستی تەقریب المەرام من ناوی کتێبەکەیە تەقریب المەرام کتێبی زێڕین تەهذیب الکەلام مەرجە بیخوێنین کتێبەکە ئەو لەو دوانە عەبدەش وەکو کورد ناسیوێتی بەڵێ خۆی عەبدول هەر کورد بوو عەبدەش اینجا هەڵەتی بۆ دکتۆرا و زانایانی دین بۆ چوونی دانا بیرمەندی دێرین بەهای بێپایان علم الکەلامە زانستی ئاین دکتۆرانامە ئەمە هەمووی لە علم الکەلامە ئەم شتانی وتووە ئێمە دکتۆر عەبدولحەمیدی کوردی کە دکتۆرای هێنا لەسەر یەکێک لە کتێبەکانی شێخ عەبدولقادری مهاجر ئەو باسەکاڵێ من زیاد لە 36
ڕیسالەی شێخ عەبدولقادر هەمووی لەسەر عیلم الکەلامە بوو دەڵێ چۆن مامۆستا حسێن حەسەن دەستی کردووە و قۆڵی لێ هەڵکردووە دواداچوونی کردووە مامۆستا عەبدولحەمیدیش باشەوەی ئێمە لەمە بین بەملاوە لەم کتێبانەوەکانیشی وەکو شێخ عەبدولکەریم و ئەوان چوونەوە سەر هەمان شێخ عەبدولکەریمیش کتێبێکی یەکێ لە ڕیسالەکانی شێقاری باوکی یعنی چووە بە خەڵی فارسی بە جوانی نووسیوێتەوە و لەگەڵ یا بەعزەیە شەرحی لەسەر نووسیوە نەستەکەی یەکێ لەوانە ئەوەیە کە ئەلێرا پێمە ئەمە پەقرەباڵغە بەزیتر بڵێن چیەوە وای لە هاونێزەکەمان پچکۆلەیە ئەمە رسالة في علم الكلام سيرك متنها للشيخ عبد القادر المهاجر المردوخي مكرنكي بلان شرحها نجله الشيخ عبد الكريم باشا يعني باوكي شيخ لطيف باش ام شو تشي كردوا ام شو كتابك السيلا بري بتشكوليه شو ام سيلا بري حموي بخطي فارسي نسيوته الشيخ عبد الكريم نسينا كاين نسينا ام نسينا يبيني اما سيلا بري من هەر سیلا بەڕگەمی هێناوە یەک بابەت زۆر گرنگە جەنابەت باسی جیاوازی مەسەبیت کرد کە سنە بەجێڵێ ئەم کتێبەش علمی کەلام خۆتەزانی عەقیدەیە یعنی لەن پەیوەندی بەشێکی زۆری بە بیر و بۆچوونەکانی لە ناوەڕۆکی ئەو کتێباوایە کە کاتێ سنە بەجێڵەوێتە سلێمانی واللهی ئەوە ئەو شتانە زانی شێبێت وەکو مەسائلی مەسەوی پەیوەندی بەشێکی زۆری بە عەقیدەوە ئەم کتێبە مەزەنەمە 600 لاپەڕەیە ئەم کتێبەی کە ئاڵێم 30 لاپەڕەیە دراسة وتحقيق أمل زانكو سليماني بلاوي كردوتو أجر دقتي لي بي ماموسا حسين حسن وهنا بدقيقي خوانيتي واني بس أو تي أقعد شون بو شون نبو شون أو أزان أنا بيكي زور أيوندي مقسم لسنا وروشي كتابك يا بالي قسم لسنا وروشي كتابك علمي كلام نازارم هموي بس أيوش لسر أو جوازي مذهبية كسنة بجيالة پەیوەندی بە بیر و بۆچوونی خۆی و نیە لە کتێبەکە قسمێتی خۆی بیر و بۆچوونی خۆی هەمووی شتی وای و تووە مامۆستا حسێن باسەکە هەڵشتی وای و تۆ بە عەقڵی کەسمانە نەچووە جوان شی کردۆ بەس عەلاقەی بە مەسەلەی سونە و شیعەوە بووە ئەویان نازانن باش دکتۆر یعنی نەوەکانی لە سلێمانی شێخ عەبدولکەریم و دواتر شێخ لەتیفی دانساس بە چ ستایلەیە بڵێن بە چ ڕێگایەک چوونەوە سەر شێخ عەبدولقادری مهاجیر بۆ زیندووکردنەوەی ئەو میراتە و ژیانکردن لە دەور و بەرا خۆتەزانی ئەو کاتی دواتر بە تایبەتی لە دوای شێخ عەبدولکەریم و اینجا سەردەمی شێخ لەتیف سەردەمێکی ئاڵۆز لە سلێمانی ئەبێ سەردەمی حەربی عالەمی یەکەمە مەلیک مەحموود لە مەنتیقەکە حکومەت دروستەکە پەیوەندی دەوروبەر هەیە شێخانی بیارە هەیە هەڵەبجە هەیە دەوروبەر هەیە یعنی ئاڵۆزی و شتیش هەبووە بەڵام ئەمان بە چ ڕێگەیەکەوە دەستیان کرد بەو کەلتورەوە بەو مێژووە بەو میراتەوە کە شێخ عەبدولقادری مهاجیر لە سنەوە پێی هاتە بۆ سلێمانی یعنی خۆڵایی خۆی بارودۆخی ئەو وەختە باش نەبووە یعنی زۆر جاروای لێ هاتووە شێخ لەتیف توانی مەجبور وەک مەسەڵەن خۆی بشارێتەوە لە بەحزە حاڵەتێکا سلێمانی بەجێ هێشتووە ڕۆشتۆ بەرەو هەربەت بەرەو هەڵەبجە ینی دوایی گەڕاوەتەوە با زۆر هەستم کرد تۆزێ زۆر خەریک بوو بچڕێنم شێخ عەبدولکەریم ئەو نووسینەی کە باست کرد نووسیوێتیەوە ئەو جگە لەوە نەچوەتەوە سەر عیلم و کەلامەکەی شێخی باوەڵی شک بەرم بەس ئەوەیە ئەوەش کە مامۆستا حسێن دراسە و تحقیقی بە درێژی لەسەر کردووە بەردەوام بەڵێ اینجا باوکم تەبەن ئەو فترەیە کە شەڕی هین بووە دەرمەنی بازیان و ئەو شانە بوو تیارێک کەوتۆتە خوارەوەمانە کەڵکی لەوەش وەرگرتووە حتا پارچەی تیارەکەی هێناوە 6 فەنی ساچمەی لێ دروست کردووە خۆی بۆچی بە کورتی بە بینەران ناڵێ هەر بە کورتی شێخ لەتیف شێخ عەبدولکەریم شێخ عەبدولقادری مهاجیر کێیە هەر کورتەیەکیمان پێ بڵێ لە حیاتەکەی کەی لە دایک بووە لە منداڵیەوە چۆن وەگە پوختەیەکی بە بینەران بڵێ بۆی پێشەکی بینەر بیناسێ چکە پیاوێکی دەستڕەنگین بۆ خۆت باسیەکەی لە کتێبەکە 24 پیشەی زانیوە گشتی گرنگی کردووە لە سلێمانیا بابزانی کێیە وڵایتر وەکوتم شێخ عەبدولقادر وەکوتم کوڕی حاجی شێخ محەممەد سەید تەختی بوو ئەو کە هاتۆ بۆ سلێمانی وەکوتم لەگەڵ 4 براکەیە لەگەڵ 3 براکەیە 4 بوون ئەوان گەڕاونەتەوە شێخار ماوەتەوە لێتر شێخ عەبدولکەریم کە کوڕی شێخ عەبدولقادر بووە ئەو مزگەوتەی دروست کردووە مزگەوتەکە بە ناوی شێخ عەبدولکەریمەوە بووە
کە دوای خۆی کەوەفاتی کردووە باوکم لەوێ بووە بە پێشنوێژ لە مزگەوتەکە هەر لە گەڕێکی سەرشەقام کۆن دەرگەزێنیشیان پێ و پێ بەس بە بەڕسمیش سەرشەقام اینجا لەوێ طبعاً لەوێ لە مزگەوتەکەی خۆمانە کە من ئەوسا مابوو لە شەستەکانە تا لەگەڵ باخەکە تا بدایەتی هەشتاکان یان لە 1970 ئەو جادەی کە پیار ڕۆیشت جادەیەکی 40 مەتری بوو ئەوە یعنی ڕاستیەکەی من زۆر جار وتومەتەوە یەکەم زوڵم کە لە سلێمانی کرا ئەوە بوو چونکە ئەو باخە 5 دۆنم بوو باخەکە لە گەڕێکی سەرشەقام بوو حەد لە منتیقەی دەستارەکەەوە کە ئێستا چوارڕیانەکەیە کە چێ بۆ لاتایە فرۆشەکان و بۆ فامیلی مۆڵ و لەو بەرەوە چێ بۆ گەردی سەیوان و گەڕێکی خەبات ئەلەوێەوە هەتا ئاسانەوی کچان خوار سەرکارێز ئەوە هەمووی باخەکەی ئێمە بوو ئەو جادەی 40 مەتری پیا ڕۆیشت دوو خانووی ئێمەی پێ ڕۆیشت لەگەڵ مزگەوتەکەشی پیا ڕۆیشت و نیوەی باخەکەش کە بەڵێ هەمووی پیا ڕۆیشت و ئیتر مزگەوتەکەش بەداخەوە مەفروض بوو ئەو قاف بینای کاتەوە بیان نەکرایەوە خۆی یاروە ڕۆیشت مایەوە ئەو زەویە و باخی بوو ئەو زەویە ئەو تاپۆ بوو بەس سیفەتی باخی پێوە بوو لەبەرەوە قەرەبووی و قەرەبوویان بکرێن و باخ قەرەبوویانە پێەوە هی وەرمەتی دینارێک وەربگرین مر نەچین بەلایە سەردەمی حیزبی باس بەڵێ اینجا دوایی سەردەمی خۆشمان معاملەمان بۆ کرد باب عەلی برام و حەمیدی برامان مەشغوڵی بوون تقریبا 20 ساڵ معاملەیان کرد دوایی لە زمانی باساکە معاملە بۆ کرا لە زمانی ڕاکە و انتیفاضە و شتەکانە معاملە هەمووی فۆتان سەر لەنێ دەستمان پێ کرد باش اینجا نیوەکەی کە مایەوە طبعا ئاوی کارێزی تیا بوو ڕێک و پێک دارەکانی خۆڵ جادە و هەمووی باخەکە وشک بوو زۆرجە دارەکانی هەمووی بڕایەوە و لە باخ کەوت دوایی معاملەمان بۆ کرد هەتا سیفەتی باقی لەسەر ئەو قسمەی کەمان ئێمە یعنی تۆزێک خێرا گەشتینەم قۆناغە بەڵام من ئەمویست قسە لەسەر شێخ لەتیفی دانساسکەین کە لە سەردەمی مەلیک مەحموودا بووە نەوەی شێخ عەبدولقاهری مهاجیرە لە سلێمانی چکە جەنابتان لە یاداشتەکانی شاباسیەکەن لەو کتێبەی کە باسی شێخ لەتیفی دانسازەکە شێخ مەحموود داواشی لێکرد بێ بە حاکمی سلێمانی ئەو پەیوەندی لەگەڵ شێخ مەحموودا چۆن دروست بۆ کە هاتوونەتە سلێمانی ئایا پەیوەندیەکی ئاستی سیاسی بوو کۆمەڵایەتی بوو پەیوەندی خۆ خزمایەتی هەردووکی بوو سیاسیش و کۆمەڵایەتی شون بۆچی سیاسی بوو چونکە لە 1970ەوە هەتا 41-42 کۆمەڵەی برایەتی کە دروست بوو باوکم شێخ لەتیفی دانسازێکی بوو لە ئەندامی دامەزرێنەرەکان بەڵێ شێخ مەحموود سەرۆکی بوو ئەمانی کەش مەلا ئەسعەدی مەحوی بوو ئەحمەد شکوری بوو کۆمەڵێک بوون حتا 7 کەس بوون بە باوکمەوە حتا ئەمری بالقەبزیان بۆ دەرچوو دوایی بە کەفالەت بەرکەام یعنی بە صفەتی ئەوەی کە ئەمان خەریکی کوردایەتی و ئەمانە بوون تومەی ئەویان بۆ هێنان کەوا ئەمان ئاژاوانێنەوە باوکت پاشخانی سیاسی هەبوو بۆیە لە حیزبی برایەت شایکێ بۆ لە دامەزرێنەرانی بەڵێ اینجا حیزبی هیواش بوو بەڵێ اینجا لە مەسەلەی کۆمەڵایەتیش طبعاً شێخ مەحموود لە زمانی باوکمە بەردەوام هاتوچۆی باوکمی کردووە دوایەوەش کە وەفاتی کرد باوکم بیرمیە من خۆم بیرمیە باخەکەمان پێشەوەی تەلبەنی بۆ بکەین بە دەورەکەی زیمان نەبوو بە زی دەورمان نەبوو کە شێخ مەحموود هابوو لا شێخ عەبدوڵڵا و باو عەلی برامەوان بەسەر زیەکە خەڵک بازیە یا خەڵکی گەڕەکڕایە نەکرد بچن بۆ شێخ مەحموود ببینن ئەوەم بیرە بەڵێ من خۆی بە شخصی نەمبینیوە چکە من ئەزان ناڵێم یعنی بەس ئەم بینی کە خەڵک ڕایەنەکرایانەوە شێخ مەحموود چوون بۆ لای باوکی ڕەحمەتی ساڵی 1940 وەفاتی کردووە وەڵایی ڕاستێکی ئەوەش مۆزوعێکی کە لە بیرەوەریەکانی بابە عەلیش و شێخ عەبدوڵڵای براشمان چوتیانە 48 بەڵام وەکو دەفتەری نفوسەکە و وەکو شەهادەی وەفاتەکەی کە شێخ محەممەدی خاڵی مزای کردووە نووسراوە 25/1949 بۆ سەهریست ئەویان ڕاستەزانین بۆچی ئەویان ڕاستە چونکە
تەکیەی عەبدولباقی لە هینەوە لە کەرکووکەوە هینی بۆ نردووە بۆ شێخ عەبدوڵڵای برام وەفاتنامە لە 1940 بۆی نردووە معقولە پارساڵی وەفاتنامە بۆی بنێرێ. بەڵگەیەکی تریش کاک حەمیدی برایشت لە 1940 لەدایک بەڵێ کەواتە 49 دیارە نا لەسەر دەفتەرەکەش نووسراوە تاریخەکەی کە لە 49 باوکم بەدەستی خۆی تۆ لە بیرتەوە فاتی کرد من بیرم نییە من ناڵم منداڵ من لەوانەیە 9 مانگ بوو بم حەمید 4 مانگ بوو بێ ئەوە فەرقمان نییە کە لە عینی ساڵە کە دایکمان جیازە دایکمان جیایەوە اینجا لەبەسەر کتێبەکە باوکم لەسەر یەکێ لە قورئانەکان نووسیوێتی حەمید لە فڵان تاریخا لەدایک بووە معناه هەیە لە 49 نووسیوێتی لە 49 لەدایک بووە خۆی نووسیوێتی ئەڵامکە ڕاست شتێکی زۆر گرنگ باسەکەی لەناو کورداوە دەگمەن بۆ بەتایبەتی لە سەردەمی نوێ با بڵێم سەدەی 20م باوکت پیشەی باشی زانیوە لەناو شاری سلێمانیە بەڵێ ئەگەر کەسێکی بەهرەمەند و دەستڕەنگین بووە یا کەرەستەکان زۆر بە ئاسانی بەردەست بوو لای خەڵکی تر ئەم پیشانە فێر بووە زۆر گرنگ باسەکەی پێم خۆش بۆ بینەرەسە بەعکسەوە کەرەسە ئیستا لە بەردەستە و سابێ خۆیان کەرەسە دروست ئەندازەیەک ئاسن و تەنەکە و کلاسیک و یعنی تەختەشی دەستکەوت بێ هەبووە بەڵام شتی گرنگ باسەکەی جەناب نامەوێ لەوانە بەڵێ قسەشی پێڵێکە لەوانە لە هەڵەبجە تارەیە پەکی کەوتووە کەس نەیتوانیوە چاکیکە نردویانە بە شوێنەوە پارچەکەی چا کردو تارەکە کەوتۆتەوە ئیش تارە ئینگلیز باشە کە لە هەڵەبجە بۆ پێشێ بێ بۆ سلێمانی باوکم اینجا بێجگەرلەوە وەکو وتم لە پارچەی تیارەکەی بازیان کە کەوتۆتە خوارەوە تفەنگی لێ دروست کردووە اینجا بێجگەرلەوە هەر قسە و پێ بڕم ئەگەر کتێبەکانی سلێمانی خوێنیتەوە یەکرەمی ساڵحی ڕەشۆ ئەمان کە نووسیوێتی بە دوور و درێژی لە دارتاشیە ناوی هێناوە لە چەخماقسازیە ناوی هێناوە لە سەعاتچێتیە سەعات دیکە وەختی دوکانی سەعاتچێتی هەبووە لە ناوبازار مێجەرسۆن بە بەردەمیان ڕۆشتووە هەموو عالم بەحساب فێربوون لە بەری هەڵستن عەداساس حاکمی گەورەیە سلێمانی و کاتە وامەشوو کە ئەهات لە بازار خەڵکەوەی هەسا دوکانەکەشی لەوە چی و لای سەعی سەحافەوە بوو پێلوی ناوا بوو بێ ئەڵێ هەرچی چوون لەبەری هێساون ئەم ئیتر خۆی مەشغوڵ کردووەیە هەر دووسێتی هەڵنەسێ لەبەری لێتر مێجەرسۆن کە بینیەتی هەڵنەساوە لەبەری چۆتە ژوورەوە بۆ دوکانەکەی سەیری کردووە مقەستێک هەڵواسراوە تو بەس پەس بووە لەوەی کە هەڵنەساوێتی ئەم مقەستە سەرێکی پێمەڵەیە پارچە پارچە بکەم سەرێکیشی پێمەڵەیە ڕێز لێ بکەم کە بینیوێتی نووسراوە لەسەر مقەستەکە هەڵی کەندووە بە حەکاکی نووسراوە سونە کوردستان عەبدوللەطیف بەڵێ اینجا لەسەر تفەنگەکانیش هەمووی دەستکردی سلەیمانی عەبدوللەطیفی لێ نووسیوە بە ئینگلیزیش لێ نووسیوە بە کوردیش تفەنگەکانی بەکارە هاتن فەنگەکانی بەڵێ ما کا عوسمانی برام معەدەل چۆلەکە و شتانی پێکوشت نیشانی پێ نایەوە فەنی هەوایی بوو حتا مەکینەی دروست کرد بادی یعنی هەوایی بادی نەتاپڕ بادی هەوایی ئەوە حتا مەکینی ساچمەکەیشی کە ساچمەمان پێدا هەڕژ بە قۆرقۆشم خۆشی بۆ دروست کردن ئەوانە هەمووی لە بنکەژین دامان ناوە بەڵێت فەنگەکەشیمان داناوە و مەکینی ساچمەکەشیمان داناوە بەعزێ مۆری فەرمانگەکانی ئەو سایی ئاو کارەبام ئەوانیش هەر لە بنکەشین دامان ناوە کە بە لەسەر معدەن بە حکاکی هەڵی کەندووە دایرەتی مۆری مەکتەبی فەیسەڵیە خالیدیە غازی یا دایرەی کارەبای سلێمانی دایرەی کارەباکە مۆرەکان یعنی هەبوو مۆری دایرەی کارەباکە دامان ناوە لێکی کارەبا جگەر لەوەش پزیشکی میلی بووە پزیشکی میلی بووە نەخۆشی عام لەگەڵ پزیشکی دانیش تەبعەنەوە دانسازیەوە لەوە مەشەرتی و ڕاکرۆ چونکە وەختی خۆی لە سیەکانە کە چووە بۆ هین بۆ لای شێخ عەلادینی بیارە و لەوێ یەکێک دانسازی کۆن بووە دکتۆر بووە چی بووە نازمیتە هیندی بۆ تورکی وە هاتووە لەوێ تاقمشتی بۆ خێزانی شێخ عەلادین دروست کردووە و بە دزیەوە دروستی کردو عەلی ئەساس میهنەکە فێر نەبێەوەمانە ئەم فێری فەقرشتەکانی کردووە خەتۆ بە خەتۆ هاتووتر دوایی هێشتا پزیشکەکە لێ ماوە ئەم تاقمی بۆ یەکێ دروست کردووە پیشانی عجایبی دااتێتەوە چێ دروستی چۆ دروستە تاقمەلایەتە دەرەوە وا بەقوت وا جوان دروستی کردووە علاکولین تر لەوە دوایی دەورەی دانسازی بینیەوە بە ڕسمی بۆ بە یەکەم دانساز بوو لە سلێمانی کیمیاگەری بەخوای تر لە کیمیاگەریە ئیشی کردووە لە فۆتۆگرافیە
حتا چۆن ئێمە شت سکانەکەین ئەوان ئەو ساکە بە نەوعێکی کە بوو فۆتۆگرافی کردووە تا وەختی مەکینە ڕستنی دروست کردووە ئەڵەن پیرەمێردی شاعیر داوای لێکرۆ تایتەڵەکەی ژین و ژیان ئەو نووسیوێت بەڵێ لێ خۆ پۆست کردومە من بە کۆردمە بە پۆستەر عەبدوللەطیف لە ژینەکە لە نوقتەی نونی ژینەکە نووسێتی عەبدوللەطیف لە هیچ ژیانەکەشە یاکەی نووسێتی شێخ لەطیف ئەگەر بیبینین پیرەمێرد شعرێک شێخێکی لەطیف بەڵێ شێخێکی لەطیف بە لوتوفکاری نەخشەی ژینی نرد بۆمان بە دیاری ژین بە فەخرەوە نایە سەر وەک تاج بەو خەتە جوانەی ئەگاتە ڕەواج ئەوەی پیرەمێردە باوکو ئەو میراتی جوان نووسی بۆ مابوویەوە یا خۆی هەر دەزڕەنگین بوو وەڵاهی ئەزانی چی هەر عیلەی ئەم کۆمەڵی مەردووەخیانە بە عام حتا ئەوانەی بەغاش چونکە جەماعەتی شێخ قەسیم برای شێخ سەعید تەختی ئەوان دەوەکانی بەرەو بەغا ڕۆشتون پێیان ناڵێن خێزانە سنەوەکان بەس شێخ قەسیمی سەنەندی چییە؟ بەڵێ ئەوانە جا کوڕ و کوڕەکانیان چوون بۆ بەغا چۆن شێقاراتەوە بۆێرە ئەوان چوون بۆ بەغا لە بەغا دانیشتون نیشتەجێ بوون لەوێ تر بە عیلەی سنەوی مەشهورن سنەوی نەک سنەوی مەشهورن جا شێخپایان هەیە چەند تەلیفاتی هەیە و چەند خەتات لەوانیش خەتاتێکی زۆریان هەیە ینی بە عیلە هەموو خەتات بوون خۆشی عەبدولکەریم باوکی شێخ لەطیف ئەو خەتە جوانەی نووسی بەڵام باوکت ئەچێ بۆ هەڵەبجە بەڵێ ئەو کاتە ئینگلیز بردومانی سلێمانیە کاچێ بۆ هەڵەبجە یا بۆچی ڕووە کاتە هەڵەبجە ناڵێم فترەیەک چووە بۆ ئاربەت خۆی شاردۆتەوە فترەیەک لە هەڵەبجە بووە ئیتر هەڵەبجە چونکە نەوەکانی شێقار زۆریان هاتوون بۆ منتیقەی هەڵەبجە ئێستا شێخ عەبدولڕەحیم برای شێخ لەطیف دوو کوڕی هەبوو دوو کوڕی هەبووە شێخ عەبدولکەریم شێخ عەبدولڕەحیم لەگەڵ شێخ لەطیف شێخ عەبدولڕەحیم طبعا ژنی نییە ناوەوەی نەبووە هەر لە خوورماڵ بووە پێشنێژ بووە ئیمام بووە لە وفاتی کردووە شێخ عەبدولڕەحیم برای شێخ لەطیف شێخ لەطیفیش لەو منتیقەی هەر ژیاوە دوایی هاتۆ بە سلێمانی بەڵام بۆچی کاتێکە چێ بۆ هەڵەبجاڵێ یعنی هەندێک خەڵکی بەدگومانی بۆ مەلیک مەحموود دروستەکەن کە بڵێن بۆ خراپەکاری چووە بۆچی بڕوو کاتە هەڵەبجە خراپە بووە ئایا پەیوەندی بەو ناکۆچیەوە هەبوو لە هەڵەبجە هەبوو لەگەڵ مەلیک مەحموودا ئەویان نازانم بەزەوە نازانم بەپێی ئەو نامانە کە سەیری بکەی ئەو پێنجنامەی شێخ مەحموود کە بۆ باوکمی ناردووە لە هەندێکیانە نووسیوێتی دڵگرانمە بۆ ئەمانە و بەعزێ قسەیان کردووە من دڵی یاوەتەوە ئەوانە تقریبەنەوە پێنج نامەی هەیە کە بۆی نردووە نامەی لەگەڵ ئەو زۆر نامەی لەگەڵ شێعەلادینە تقریبەن 15-20 نامەی هەیە لەگەڵ شێعەلادینی بیارە حتا ڕسمیشیە لەگەڵ شێعەلادین و لەگەڵ شێخ عوسمانە ڕسمیشیە لە چلەکانە وابزانم شێخ عەبدوڕەحمان ڕسمەکەی گرتووە باوکی مامۆستا شەماڵ ئەو ڕسمەکەی گرتووە کامێرای پێ ئەی هۆکاری چی بۆ ڕۆکاتە بیارە چێ بۆ لای شێعەلادین ناڵێمە هەر شێعەلادین نامەی بۆ نووسی حەزی کرۆ سەردانی بکە بێ چارەسەری دانی بۆ بکە بۆ خۆی بۆ خێزانی ئەو شتانە هاتوو چۆیان هەبوو ئینجا بێجگەردەوە ئەمیش نامەی بۆ نووسیوە بەعزێ مەسەڵەن جوانووی بۆ ناردووە لە نامەکانیان دیارە جوان و ئەسپی بۆ ناردووە نەمامی بۆ ناردووە بۆ باخەکە بۆی باخەکە نەمامی گوێز و ئەوشنانی تیاابێ چکە باخەکە ئێمە بەشی سەرەوەی هەرچی نیوەیە تۆ لە خەیاڵ تایە تایە بوو و هەرچی سەوزەشە بەشی خوارەوەی هەرچی سەوزەشە هەمووی تیا بوو لە باخەکە اینجایتر خۆی یەک شتیژەیە من مەسەلەی باخەکە بەڕاستی من ژیاننامەکەی و مەسەلەی باخەکە و ژیان نامەی شێخ لەطیف ئەگەر ببینیت من بە 3-4 لاپەڕە کردومە بۆ هۆنراوە هەر لەو دقیقەیە ئەو باخە دروست کراوە تا ئەو دقیقەی جادەی پیا هاتووە و ئەو کەسانەی کە بەڵگەنامەکانی باو باپیرانی ئێمەیان کۆ کردوتەوە هەر لە مامۆستا عەبدوڕەقیبەوە لە شەستەکانەوە بە عەبدوڕەقیب یوسف لە شەستەکانەوە شتێک بۆ بگەرمەوە ڕۆژێ ڕەمەزان بوو عەبدوڕەقیب یوسف هات بۆ لامان حەزی کرد بەڵگەنامە ببینێ وە عاشقی ئەو شتانە بوو کاکە دەسی کرد بە وەرەقە هەڵانەوە سەیرەکەم بەیانیە هەروازی بێنێنە لە شەوەوە تا بەیانی ئەبنە خەریک بوو ئەو نە عاشقی بوو اینجا لە شەستەکانەوە ئێمەی ناسین هاتی چۆمانەگە اینجا دوای ئەوە هەر لەم خوێنراوانە هەمووی بۆ باس کردووی مامۆستا حسێن حەسەن کەری
ئەویش تقریبا ئەوەتانی هێناومە کتێبەکانی 5 دانەی هەیە لە جامعەی تکریت بەکێکی بڵاو کردوتەوە زانکۆیە نۆرۆزە هیدۆ بڵاوی کردوتەوە چواری لە زانکۆی سلێمانی یەکێکی لە بنکەیژین ئەمانە هەمووی گراسە بۆی دوور نەکەوینەوە ئێمە لەوناو ئەو وەڵامانە بووین کە باوکی بەڕێزی چۆ بۆ هەڵابجە دوای شێعری باخەکەشم بۆ بخوێنەرەوە بەڵام کە چۆتە هەڵەبجە ئەو کاتانە کە ئەو ڕووی لە هەڵەبجە کردووە مەلیک مەحموود طبعا بینی لەگەڵ ئینگلیسەکانە تەواو نەبووە وانە ئەو کاتانەش لە هەڵەبجە خۆش باسیەکەن لە یاداشتەکانە کە باوکی تۆ دەوری هەبووە لە نزیکردنەوەی بەگزادەکانی جاب لە هەڵەبجە و ئاغاکانی منتیقەی پشدەر لە مەلیک مەحموودەوە ئەو ناکۆکیانە ئەو کاتانە هەم لە پشدەر هەم لە هەڵەبجە و خورماڵ چی بوو لەگەڵ مەلیک مەحموودە ئەوانە نازانم لە خۆمەوە جواب بەمەوە بەزەوە ئەزانم خۆ نووسیوتان بە پێی ئەو نامان بە پێی ئەو نامانە خۆ بیرەوەریشی عەبدوڵڵا و بە عەلیە خۆ من لەگەڵیانە ئەوە تاوتوی ئەو شتانم نەکردووە ئێستا بەعزە شتێکەیە دوای وەفاتی ئەوان ئەگەر بمایە من ئەمتوانیشتی کیان دێ وەرگرم ئێستا یەکێ لەوانە ئەو 1948 من ئەوم پێڕوو نەکردنەوە تۆ ئەمە وەفاتنامەت هەیە ئەوە تۆ وەفاتنامە دێ و دەفتەری نفوسیشت هەیە بە دەفتەری نفوس وەفاتنامە کاتە ئەوەی کەوا شێخلەتیف 67 ساڵ ژیاوە بە پێی 49 تا 1985 63 ساڵ ژیاوە بێ کامیان ڕاستە من بە دۆکۆمنتێ 67ەکە ڕاستە بەزانام هەموو جارێ و باوکم 63 ساڵ ئێوە لەوە چێ معلوماتەکە پەیوەندی بە نێوان خۆت و شێخ بابا عەلی و شێخ عەبدوڵڵاوە هەیە بەڵێ وانە کە برا گەورەی جەناب مەلیک مەحموود نامەی 5 نامەی مەلیک مەحموودەیە بۆ باوکی ڕەحمەتیتی ئەنێرێ ئەم نامانە زیاتر لە بواری چیان زیاتر ستایشی خۆشەویستی و ئەوانم تیابینی من بۆم خۆی لەم خۆشە ناوەڕۆکی لەم کتێبە کە 2007 من بە چاپم گەیان دوای وەفاتی شێخ عەبدوڵڵا و شێخ بابا عەلی 2007 کە ئەوان لە 14 وەفاتیان کرد هەردووچیان یەکی تقریبا 3 مانگونیان بین بوو بۆ وەفاتەکەیان لەبەرەوە من ئەمە بازە شتێکم تیان نووسیوە ئەگەر مەسەلەن ئەوان بمانایە من ئەمتوانی بازە شتێک چاکەم یا ئەو پرسیانانەی تۆیکەی من بە جوانی بیخەمەیرەوە اینجا لێرە نامەکان لێرە بەس دوو نامێتیایە بەس دوایی من گەڕام دوای ئەوەی کەوەی تایە چونکە داوایان لێکردنیان ئێمە نامەکانی شێخ مەحموود هەمووی حەزەکەین بزانین چیکە هەیە گەڕام 3 نامی کەشم دۆزیەوە بوو بە 5 ئەو سیانە بڵاو نەکراتەوە بەس لێرە ئێستا بوو باسەکەم ببوورە ئەمە ببینەران بڵێن ناوەڕۆکی سێنامەکەی کە بڵاو نەکراتەوە بۆ یەکەم جار لە کەناڵی ئاسمانی پەیامەوە جەناب ناوەڕۆکەی بۆ بینەران خوێنیتەوەی کە مەلیک مەحموودی ڕەحمەتی بۆ باوکی ڕەحمەتیتی نووسیوە بەڵێ نامەکان هەمووی هیچ شێخ مەحموود بۆ باوکم هینی باوکم بۆ شێخ مەحموود نام لا نییە بەس وەڵامی یاوەتەوە تایبەتی نامەکەی وسوو طبعا اینجا یەکێ لەوانەڵێ یەکەمیان نیوەکردنەوەی دۆستایەتی و خۆشەویستی و دوای عەلی کەمال باپیریش لەگەڵیا بووە لە پەراوێزە دیسانەوە ڕێز و خۆشەویستی بۆ شێخلەتیف نردووە ئەمە لە 1347 کۆچیە نامەی دووهەمیان بە کوردی و فارسی و تورکی تێکەڵ نووسیوێتی شێخ مەحموود باسی تەقدیمی تفەنگ و ئەوانە بۆ شێخلەتیف بعد تفەنگی بۆ شێخلەتیف نردووە اینجا دوای نامەیەکی کەمان هەیە مەلیک مەحموود بۆی نردووە نازانم ئەم نردوێتی لەوانەیە باوکم نردوێتی تفەنگێکی لەو تفانگەی دروستی کردە بۆی نردوێت ئەوە زۆم لێ هین نەبوو اینجا نامەیەکی کە شێخ مەحموود ئەمەیان بەدەستی خەت و خۆی نووسیوەتی چکە ئەو نامانەی کە هەمووی بە خەتاتی یەکێک لەمانەی کە لەگەڵ یا بووە عەلی کەمال باپیرە ناری شاعیرە ئەمانە شتیان بۆ نووسیوە شەر نییە خۆی نووسی بێتی ئەڵێن نامەکەی وسوو کاکە حەمەی بێلوو ئێستەی نەسەر ئەوە بەس ئەم نامەیەی کە ئەڵێم بە خەتی خۆی نووسیوێتی شێخ مەحموود نووسراوە بە خەتی خۆی نووسیوێتی شێخلەتیف پێی تۆ دڵگرانمە بە دیارە مەشاکیلیان بۆ ناوەتەوە و حوسێنە بینی تێکبن ئەویتەمیوسێتی دڵگرانمە بۆ ئەمانە کاغەز و کتێبەی کە تۆ باسی یەکەی کتێبەکە ناوی سیحر الحال و ئەمانەیە حاشا بەدەستم نەگەیشتووە وتی ئەو نامێش کە لەگەڵ یا هەڵی نردوومە و ئەو کتێبەشم نردەوەشم بەدەست نەگەیشتووە ئەوە شێخ مەحموود توێتی ئەوە لەو نامەیە نامەی چوارەم ئەمەش هەر هەواڵپرسینە و داوای دەرمانی لە باوکم کردووە بەبێ بەروارە ئەمە بەرواری پێوە نییە بەس نامەکەی پێشوو ئەوە لە 1934 نردوێتی نامەکەی پێشووتری لە 40 نردوێتی نامەکەی تری کە ئەڵێی ئەمەی
باسی وسووەکە و سواغا ئەمێرێ دانیەشێ و وەزعی چارەسەری خراپە دانی بکات. چارەسەری دانە ئەڵێ وسو محتاجی دانە طبعاًەوە بە مەلا کاکە حەمەی بێلووەڵێ کەناری شاعیرە دیارە بۆ ئەڵێ نامەیەکی بۆ بنووسە ئەوەی نووسێ بەس دیتر ئەوە بڕۆژ بازێڵێن ڕۆژمانەکەی شێ مەحمووە بەس خۆی مەلا کاکە حەمەی بێلووە دەستخەتەکەشی کاکە حەمەیە بەڵێ ئەوە نامەکان چەند نامەت ئەوە جەناب ئەمە 5 نامەیە هەر 5 بوو ئەمە ناوەڕۆکی ئەوسیانی کە بڵاو نەبووە تەواو ئاماژە و پێم وتی ئەوەی کە پێم وتی ئەوانەی کە بۆم باس کردی هەر 5 یەک بە دوایەکە سیانی بڵاو نەکرابوو ئەم سیانە ئەم نامانە لای کێ پارێزراو بوون ئەمانە هەمووی هەر شیعڵای برام هەڵای خۆی هەڵی گرت بوو طبعا ئەم شتانە کە هەڵگیراوە ئێمە بەهۆی وەزعی خراپەوە چەندەها جار ئەم شتانە بە تفەنگ و هەموو شتێکەوە هەڵمان کەندووە و چاڵمان بۆ کەندووە لە باخەکە و نایلۆنمان تێ پێچاوە و ئەسان تفەنگەکان هەموو ژەنی هێناوە کە دەرمانە هێنایەوە زمانی سەدام لە ترسا ینی ساڵی چەند شاردرا بۆ دوای دۆزیتان ناڵم زمانی سەدامی شاردرا بۆ دوای خۆمان خۆتان خۆمانەمان شادەوە لە باخەکە بەحیتر بە هەموو شتێکەوە بەس نامەکان بڕوا ناگەم دەستکاری کراوێ بەس چی ئەوانەی ڕوتوبەت زۆری هین بوو وای لات و دەست کێوە پارچە پاسیە نامەی ئەخیر لەکوێ دۆزیتانەوە نازانم هۆ لە ئەو نەزانم داوانێ مامەسا عەبدوڕەقیب دۆزی بێتەوە ڕسمی گرتی ئەوانە ئێمە ئەوە کە بڵاو نەکراوەتەوە مامەسا عەبدوڕەقیبیش ئێمەی خینە سەر شاشەی تەلەڤیزۆنەوە نامانە داڵی نامەکانت بۆ ناردووی هەموو بۆم ناردووی بەڵێ هەموو بۆ ناردوویت و ئەمین بۆ ناردویت و دوایەوە هینیش ناوی چییە مامۆستا عەبدوڕەقیبیش سایتێکی خۆی هەیە هەر بنووسە عەبدوڕەقیب.com.org چییە هەموو ئەم شتانەی هەموو تایە باش ئەگەر جەنابەت چاوەڕێیەکەی بۆی شعری باخەکە بخوێنە بیخوێنەرەوە بە هەندێک پرسیایی وەڵا دووسێ دێڕێ بۆ لێ خوێنمەوە وەکووتم بەڵێ وەکووتم من ئەوە هینە بە دوور و درێژی هەموو شتێکم نووسیوە یعنی ئەو کەسایەتیانەی کە ڕۆڵیان هەبوو لە هینی باخەکە لە هینی ئەو کەسایەتیانەی کە هاتوو چۆی کردوین و پێشگەل لەو کەسایە ئەوانەی کە ڕۆڵیان هەبووە لەو دۆکۆمنت و بەڵگەنامانە کە نەفەوتێن یەکێ لەوانە وتمان مامۆستا عەبدوڕەقیب دوای پرۆفیسۆر یاریدەر حسێن حەسەن کەریم کە ئەمە 5 نامەیە 6 نامەیە یەکێکیان هی محەممەد هی شێخ وەسیمی برای هینە برای شێخ عەبدولقادر لە ئەوانی کە یانیش هەمووی شێخ عەبدولقادرە اینجا یەکێکی کان وەکو وتمان ئەم دکتۆرە نامەیەیە کە دکتۆر کە عەبدولحەمید محەممەد ئەمین عەزیز کە محەممەد عەبدولحەمید کوردی مەشهورە ئەمە دکتۆرانامەکەیەتی کە لەسەر ئەم ئاراء كلامية لعبدالقادر المهاجر في كتابه رفع الحاجب في شرح إثبات الواجب لسر أو أم رسالة دكتوراه هنا على جامعة سليمانية لدراسات إسلام بله إنجا وثمان ماموسا عبدالحميد أو يتر أحمد سعيد خطاط أو لا جريدة عراقة لا اتحاد لا هاوكاريا لا شاروانية مشتي بلاو بلام لا زمان أخذ بلاو كردوا لا زمان خوش بلاو كردوا بله إنجا ماموسا أحمد حسين كسر مسي شارواني بو جريدة سليماني أويش لسر باخەکە على باقی شێڵەتی جوانترین دیمەنی شارە اینجا هۆنراوەیەکیشی نرد لەم ئەخیرا بۆ من پێشەوەی دوایەوەی ئەم کتێبم دانا بۆی بەتەما بووم بیخەمە کتێبی دووەمەوە هۆنراوەیەک پیاوێکی دەگمەن یەک شعری جوان لەسەر باوکم نووسیوێتی ئەوە دوایش بڵاویەکەم بە کورتی ئاماژەی اینجا باش مامۆستا سەرکەوت عەلی ئەویش لە گۆڤاری سلەیمانیە زۆری بڵاو کردوەوە مامۆستا عەبدوڵڵا محەممەد کەریم ئەویش هەر لەسەر دیراساتی ئیسلامی لەسەر شێخ عەبدولقادر مهاجر نووسێتی مامۆستا کەمال هەژار ئەوە شێوەکارە ڕسمێکی باوکمی کردووە بە ڕەناوڕەنگ ڕۆژجێ دەستخۆشیە ڕیسالەیەکی ماجستێریش هەیە ئەوە لە قاهیرە کراوە کە ئەم ئوستازانە کردویانە ئەمانە ئوستازی عەقیدە و شەریعەت بوون هەمووی لەسەر ئیلاهیات الشيخ عبدالقادر الأسلم بيجي عرض ونقد بدريجي باسين كلوا نجات ديسانه بس سباسي مامۆستا رفيق والصديقيش بكينويش اوانيش لبن كيجين او شتانان هم سكان كردوا سودا دزنسوشمان بۆ ناردوونە میان سکان کردووە
دا طبعا مامۆستا عەبدولکەریم مودەڕیزەوە لە هینی زانایان ومانە مامۆستا جەمال بابانیش دیسانەوە لە کتێبەکانی خۆیان ئەکرێمی ساڵحی ڕەشە باسی شاری سلێمانیە کاتیایەتی باڵێ ئەمانە ئەبێ باسیکەین. دکتۆر یەک شتی زۆر گرنگی تر باسەکەرە باوکە سکەی دروست کردووە زێ ڕوزیوی هەندێک تێکەڵ کردێتی بە خەڵکی هەژار چوون سەردەمی گرانیەکە بەڵێ ئەوە زەمەنی سەفەر بەلک و ئەمانە کە خەڵک زۆر گرانی گەورە بووە باڵێ قاڵبێکی لیرەی دروست کردووە و بە ڕێزی شدووە بزانم ئەو خەت خۆشی و هەندێک بەهرەیەکەوە ڕاستاوی پزیشکێکشیت لەو بەهرەیە تایە هەندێ بە تایبەتیەکێ لە کتێبەکانت باسی پەروەردە و ڕەوشتەکە بەشێکی بە شیعر تعبیرت کردووە لە مەسائیلی دینیە لە ئەخلاق و هەڵسوکەوتە لە پەندە لەم ژیانە لەم سەرزەمینە پێم خۆش بوو ئەگەر بە کورتی لە کۆتایی بەرنامەکە ئاماژەی پێ بکەیت. وەڵا ئازانی چۆنەمان ڕاستیەکەی من باوکم طبعاً خەتاتێکی باش بوو بەڵام کاک عوسمانم یعنی دەردی کابراڵێ زۆر بارێع بوو لە خەتا منیش طبعاً کە ئەو خەتاتیە نووسی ڕەحمەت بێ لاسایی مەکردەوە بەڵام خەتاتی لاسایە من دەورە شتی خەت نەدیوە بەڵام هەر بە لاسایی فێربووم. چەند نمونەیەکیانمان بۆ بخێنە بۆی هەندێک شیعری تەندروستیشکە تا ئیسا کەمتر بینراوەوە بیسراوە شاعر شعری مەجای تەندروستی ڕێنمایی بال لە ڕێگەی شعرەوە دوایی بۆش هەندێکمان بۆ ئاماژە پێکیت و من کۆتایی بە بەرنامەکەم بێنم. وەڵا بەنسبەت شعرەوە دوو نمونە بە تایبەتی ئەوەی لە بواری پەروەردەیە هەندێک لە بواری پەروەردە لە مەسلەی دین بێ یعنی چۆن ئەڵێ کۆتایی هاتنی ژیان و چوونەوە ناو خاک نمونە ساڵەیە کەفا بالمەوتی واعظاً ئەمە هی ئیمامی عومەرە من چیم کوژدووە ئەڵێ مردنت بیر بێ و ببێ بەوانە ڕێگەی ڕازگرتن بنەمای ژیانە دوای مردن نۆرەی هەڵسانەوەیە پاداشت و سزا بە پێوانەیە. شعرێکی کەوت پێ بڵێم ئەڵێ ئەرا لب العلا ئەدەبا وعلما بغيرهما العلا أمست قشورا ئەمە هی ڕەسافیە طبعا ڕەسافی ژێر کوردە من ئەڵێم چی من وای ئەبینم کڕۆکی شکۆ لە باڵادایە بە ڕەوشت زانست ئەگەشێتەوە بەبێ ئەو دوانە ژیان بێ بەهایە وەک پوش و پەلاش سەر ئەنێتەوە. چیتر دەوێ یەکێکی کە من ئەمیش یەک دووانێکش لە شیعرە تەندروستیەکان و چکە جەناب نۆرینگەتەیە عیادە پێم وابێ نۆرینگە نزیکەی بە 40 ساڵە بێ لە شوێنێکایەدانەوە بەڵام کاتی دیتە ژوورەوە هەموو دیوارەکانی بە شعری خۆی هەموو شعری هەمووشتی گزارش بکەی لەوە ڕاستە باسی ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیەکانمان شتێک کرد لە ژیانی باوکت و باپیرانی ڕەحمەتیت لە هەمویانمان باس کرد جەنابیش هەر ئەو ڕێگەیەک بەڵام ڕێگەکەی تۆ زیاتر گزارشکردنە بە زمانی شیعر ڕاستەکەی ئەوە مەسەلەن بە نیسبەت دانەوە مەسەلەن لەوێک هەڵەماسیوە هاوڵەکەم بزانە دۆستم فڵچە و دەرمانە دایە فڵچەم بۆ بکڕە تا دان بشۆم شەوانە با بەدانم کلۆرە چارم والای دکتۆرە زوو بم بەبانەیەشێ گەر برزێ کێشێ ئەوە لەم بابەتانە بۆم تۆ دوایەوە هەندێ هۆنراوم وتووە مەسەلەن نیوەی کوردی نیوە ئینگلیزیە ئۆه مای فێلۆ you should know فڵچە هاوڵە بۆ تۆ ئۆه مای فێلۆ هەری گۆ دوای خواردندانت بشۆ ئافتەر سویت مەستەلەت بێ یا بسکیت ئەوە پیا هاتووم هەتا ئەخیرەکەی سپاس دەکەم. یەک شتی گرنگم بیر چوو وتی جارێک مێجەرسۆن چۆتە لای باوکم حەزی کرۆویوە بۆ بەریتانیا بۆ لەندەن بۆی پەرە بە بەهرەکانی بدرێت چۆن بۆەوە داوای لێ کردووە وەڵایتەوە لەوە چێ بەو سەردانوشتانەی کە هاتووە بۆ لای بەعزە جارێک هاتووە بۆ لای بۆ دانسی بۆ جێگەی دانسازیەکەی کە لە ناو ماڵەکەی خۆیان بۆ لە ناو باخەکە چۆ بۆ لای وتوانە حاکمی ئینگلیز هاتووە کە چۆ بۆ لای سەیری کردم مێجەرسۆنە بە سەیری کردم ئەو پیاوەیە کە وەختی خۆی لە هەڵەبجە بەجلی کوردیەوە ناوێکی کوردی لە خۆی نابوو کەس نێزانی ها نوێژێکە لە ڕۆمانە ئەمە مێجەرسۆن ئەمە مێجەرسۆنە حاکمی ئینگلیزە بەو نەوعی وەختی خۆی لە هەڵەبجە بووە طبعاً بەهرەکانی بینیوە هاتووشۆی کردووە بەهرەکانی بینیوە لەوانە مەقەستەکە بوو کە پێم وتی چۆن لە مەقەستەکە بە حکاکی ئەو نووسیوە سەر تفەنگەکانی هەمووی ئەو شتانەی نووسیوە مەسەڵەن مەقەستی هەبووە لەو حوشتی پێ بڕیوەتەوە پارچەی سەعات کە سەعاتی چاکردووە لەو پارچۆشتەکانی خۆی بڕیەتی خۆی چاکردووە تکە ئەم بەهرانەی لێدیەوە توێتی با بنێرین بۆ ئینگلتەرا و
لێرە بەهرە بە بەهرەکانی خۆ بیت و برێوی پێ بیتومانە ئەو توێتی وەڵام من هەر لێرامێنمەوە نەچوو. بەڵێ بابەتێکی تری گرنگ هەر وتم کۆتاییم بە بەرنمەکەێنا وەڵام بابەتێکی تری گرنگەیە کە پەیوەندی بە ئێوە بنەماڵەکەتانەوەی لە سلێمانیە چەندویستە شعری باخەکەش خوێنیتەوە میز بکەیتە کۆتایی بیخوێنیتەوە دوای ئەوە ڕەخنەیە کە لەوانەیە وەکو پێویست بنەماڵەی شێخ لەتیفی دانساز ناونانی شەقامێک شوێنێک بنکەیەکی گشتی بنکەیەکی تەندروستی باوکت پزیشکێکی دێرینی 100 ساڵ پێش ێسەی شاری سلێمانیە نزیکەی ئایا هیچ ئەمانە کراوە لە ناو شاری سلێمانیا بۆ ئەوەی کە ئێوە هیچ نوێت لە ڕووی معنەویە و دڵدانەوەی بێ بۆ بەڕێستان؟ وەڵای ئێوە چەند جارێک لە ڕۆژنامە و ئەوانە ئەم شتانەمان باس کردووە گلەیی بەڵام کەس بەدەنگەوە نەهاتووە خۆ ئەگەر تێبینی بکەی ئەنجومەنی شارەوانی هەمووی خەڵکی شارەکەی هەمووی ئەم شتانێک کێ بە باسەکەی هەمووی ئەزانن لەزیتر کە جواب بدنێنەوە ئەڵێ چی من حتا لەم هۆنراوەیەشە هەم باسم کردوێتەوە لەم هۆنراوەیە و ئەو هۆنراوەیەش کە شارەوانی خۆشی بڵاوی کردوێتەوە تیاتی هەستەکەم ئەم باخە زۆر داخە لە دڵتا زۆر هێنا زۆر جار لە زۆر بابەتەوە هاتینەوە سەری پێم خۆشە هەر بۆ ئەوەی جەنابیشێ ئاسوودەبی و بۆ بینەران ئەو شعرەی کە نووسیوتە لەسەر باخەکەەوە ئەم شعرێکە نووسیمە لەسەر بەرگەی بەرنمەکەمان بیخوێنیتەوە باشە ئەمە هەمووی ناخوێن وچکە زۆر دوورجی ناوم سێ لاپەڕەیە ناوی هەموو ئەو کەسانی کە خوێنمەوە دەوریان بینیوە لە بەڵگەنامە کۆن و هاتوو چۆ باخەکە هەمووی امتیان نووسیوە بە تەریخ شێقار چۆن هاتۆ بۆ سلەیمانی شەڕی کاروان سەرا هەموویم بە نووسیوە باسی کەمال هەژار باسی ئەم باسی ئەو کەسم نەهێشتوەتەوە بۆ بۆی گلەی نەکەن بەڵام حتا ئەو گلەیەشم نووسیوە کەواب نەشەقامێک نە باخێک باخچەیەکی پچکۆلە تۆ باخێکی 5 دۆنمیێر با باخچێکی پچکۆلەی 100 مەتری با بەنایە بنایە مەسەلەن شارەوانی خۆشی بڵاوی ئێستا نەکراوە تا ئێستا نەکراوە اینجا من بەچی دەستم پێ کردووە نەبین بە گلەیەکەی حکوومەت پێشی ئەوەی کە باخەکە بخوێنیتەوە شتێک ماوە لێت نەپرسم و ویست بێت لێرە قسە بکەی دەرفەتی نەبوو بەخوای تر شت زۆرە بەڵام لەم بەرنامەیە ماوەندە بەرنامە بەسەوە زیاتر کەسی گوێ لێ ناگرێت زۆر باشە فەرموو ئەڵێ کوا دەرگەزێن و باخی شێخ لەتیف بەهەشتی دێرین بەرین و زەریف 5 دۆنم باغ بوو گشت جۆرێ میوە سەوزە و کارێزی گوڵزار و زیوە کارێز و گونجی حەسەن بەغایی ئاوی سازگاری شنەی بای خوایی شێخی بلیمەت دار بەدار چاندی لە گشت جۆر میوە سەوزە ڕواندی لە یادتان نەچێ زەوی و ئاوەکەی لە 20 تاکڕا لە سی باخەکەی یانی لە سیا کردی بە باخ ینی لە سیوە ساڵی سیەکانەوە باخە کاتی خۆی باوکت بە مڵکی کڕیوێت بە مڵکی کڕیوێتی و هینەکەشی مەوجودە بەڵگەنامەکەی کڕینەکەی بەڵێ من سوپاس دەکەم کە لەم بەرنامەیە دکتۆر سەعید شێخ لەتیف دانساز ئامادەبووی پێم خۆش و بەر لەوەی ماڵاوایەکەین بەخەتە جوانەکەی خۆت جێپەنجەیەکی خۆت لەسەر ئەم بەرنامەی ئێمە ئەم تەوەرانەی باسمان کرد لەسەر ئەمتیانچە بەجێبهێڵی بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست شێوەی هاتمە کۆتایی بەرنامەی جێپەنجە لەگەڵ دکتۆر سەعید شێخ لەتیف دانساز تاوەکو جێپەنجەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سپاس.